سڵاوتان لێبێ لە فینلەندین لە شاری هێلسینکی دیاسپۆرای ئەم شەو تایبەت دەبێت بە هەڵبژاردنێک کە ڕەنگە بۆ کوردی دەرەوەی فینلەند پێشەوەی کە ئەم بەرنامەیە ببینن زۆر گرنگ نەبێ، بەڵام لە نێو فینلەند بۆ کورد گرنگێکی زۆری هەیە. لەبەرچی لەبەرەوەی هەڵبژاردننی شارەوانیەکان دەکرێت، هەڵبژاردننی هەرێمە خۆبژێویەکان دەکرێت گەر تەواو بیڵم، دوایی خۆش بژێویەکان دەمێت بۆم ڕاستکەنەوە کە بۆچی ئەم دەستەواژەی هێندە گرنگە لێرە باسی بکرێت. لەو هەڵبژاردنانەدا 37 کورد لە تەواوی فینلەند خۆیان بربژێر کردووە. جاری ڕابردوش لە ساڵی 2021دا ژمارێکی زۆر کورد خۆیان بربژێر کردبوو، بەڵام ئەم جارە حماسێکی زۆر زیاتر دەبیندرێت. حماسێک بۆ بەشداریکردن لە نێو ژیانی سیاسی لۆکاڵی فینلەندا لەلایەن کوردی دانیشتووی ئێرەوە. بۆ من بەڕاستی کە لە ئەڵمانیاوە هاتووم لە جاتیەوەی لە ستۆدیۆی دوسڵدۆرف بەرنامەکە پێشکەش بکەم، هاتووم بۆ ئێرە بۆ ئەوەی بزانم بۆچی کوردی ئێرە هەندە پێیان گرنگە بەشداری لە سیاسەتی لۆکاڵیدا بکەن، چونکە لە وڵاتانی دیکە نمونەیەکی هاوشێوە بەو فراوانیە نابینین. هەروە دەمەوێت بزانم دیاسپۆرای کوردی لێرە چەند گەورەیە، ژمارەیان چەندە، کاریگەریان چەندە، دەتوانن چی بکەن، دەتوانن هەم بۆ دیاسپۆرا بەگشتی هەم بۆ کوردستانیش چی بکەن. هەروە دەمەوێت بزانم فینلەندیەکان لێرە چۆن لەسەر کورد بیر دەکەنەوە، لە ماوەی ڕابردووشدا دیاسپۆرای کوردی لێرە چۆن ئیشی کردووە. بۆ ئەم بەرنمەیە کۆمەڵک میوانی بەڕێزم هەیە کە لێرە لە نێو کۆمەلگای فینلەندی چالاکن، بربژێری بەشێکیان بربژێرن لە هەڵبژاردنەکاندا کە وەکو گوتم ئەم کۆتایی هەفتەیە ئەنجام دەدرێت، بەڵام بەشێکی دیکەشیان لە نێو دام و دەستگاکانی کۆمەلگای فینلەندیدان و لە نێو دیاسپۆرای کوردیشدا ئەو کەسانن کە لە ساڵانی ڕابردوودا ڕێکخەری سەرەکی بوون، قسەی یەکەمیان کردووە و کاری زۆریان کردووە. هەرێکە لە بەڕێزان خانم شنە ڕەزاوی شارەزای کاروباری کۆچبەران لێرێ کاک وڵات نەهری کوردی فینلەند دەیناسن، ئیدەرەوەش دڵنیام بەتایبەتی بۆ هۆی و چالاکیانەی کە لەو چند ساڵانەی دواییدا خەریکە لە نێو دیاسپۆرای کوردیدا بەگشتی پێکەوە دروست دەبێت ناسیویانە. سەرۆکی پێشووی فدراسیۆنی کۆمەڵە کوردیەکانی فینلەند ئێستا ئەندامی دەستێ بەڕێبەری دیا کورد لێرە لەگەڵمانەیە، ئێمە لەگەڵ ئێوەین بەڕاستی. هەروە خانم شەهێن زادە ئەحمەد بربژێر لەسەر لیستی سۆسیال دموکراتەکان لێرە میوانە، کاک مەجید حەقی زۆر گەڕین پێش بەرنامە چۆن ناونیشانێکی بۆ بدۆزینەوە، چونکە لێرە هەموو دەیناسن کاری زۆری کردووە، کوردی فینلەند و دەرەوەی فینلەندیش دیاسپۆرای کوردی دەیناسن. من خۆم لە ئەڵمانیا گوێم لە توێژینەوەیەک یا سەمینارێکی بوو لەسەر دیاسپۆرای کوردی و میدیای کوردی لە دیاسپۆرا، توێژینەوەیەکی زۆر ورد و جوان بوو، دڵنیامەم شەویش زانیاری ورد و جوانمان لەسەر فینلەند دەداتێ. هەروە خانم شێدا سۆهرابی لێرێ لە هاوپەیمانی گشتیەویش بربژێرە. هەر هەمووتان زۆر بەخێر بن، زۆر سپاستان دەکەم کە پێشوازتان لێکردین، چکە ئێمە میوانی ئێوەین. دەبێوەش بڵم کە ئێمە لە کتێبخانەی گشتی شاری هێلسینکین پێش بەرنامە میوانە بەڕێزەکانم بۆیان باسکردم، گوتیان ئێستا بەرامبەر پەرلەمانی فینلەندین، پەرلەمانی فینلەند باڵەخانەکەی وا دروست کراوە کە ڕێک بەرامبەر ئەو کتێبخانەیە بێت کە خەڵکی ئاسایی دێ لێرە دادەنیشێ، کورسی زۆر جواندان درراون، دەتوانن پەرلەمانەکەی خۆیان ببینن، هاو ئاستن لەگەڵ ئەوانەیە کە بڕیان لەسەر سیاسەتی فینلەندی دەدەن. کاک وڵات با بە ڕێزت دەست پێ بکەم، ئەوەی کە پەرلەمانەکە دەوێت وەکو خەڵک بێ، پەنجەرەکانی پەرلەمان پەنجەرەکانی کتێبخانە دەبینن، خەڵکی ئێرە دەبینن. ئەمە وای کردو کە کوردی ئێمەش لێرە ئاسانتر بتوانێت بەشداری لە ژیانی سیاسیدا بکە، یا کورد حاڵەتێکی تایبەتە لێرەکە 37 کورد هەن. وێرای بەخێرهاتنی بەڕێستان و سلااوڕێز بۆ بینەرانیان بەرنامەیە کە جێگەکی تایبەتی لەناو دیاسپۆرای کوردە هەیە. لە ڕاستیدا کۆمەلگای کورد لە وڵاتی فینلاند توانی بێتی لە زۆر بواردا تێکەڵاوی کۆمەلگای فینلاندی و لە هەموو ئەستەکانی کۆمەلگادا جێگە و پێگەی هەیە. دیارە لە زۆر بواردا کەسان و تەکەکانی سەرکەوتومان هەیە، لە حەزبەکاندا چالاکمانمان زۆرن، ڕێکخراوەمان هەن لە وڵاتە بەپێی ئەمەرە فەرمیەکان زیاتر لە 70 کۆمەڵە و ڕێکخراوی کورد لە وڵاتە هەیە. بەشێکی زۆریان 11 ساڵ پێشەوە پێکەوە فدراسیۆنی کۆمەڵە کوردەکانمان دامەزراند کە لەوێدا کارەکەنەوە و ڕێکخراوەتە ئێستا شەر بەردەوامە و چالاکە.
وەکی تریش حەزبەکانی کوردی لە هەر چوار بەشی کوردستان لە وڵاتە هەن ئەندامیان هەن چالاکی بەردەوام بەتابە لە شارە گەورەکان هەن و من هەست دەکەم کە کورد بە گشتی دەیەوێتن لەم کۆمەلگایە چالاک بیتن. چەند هەفتەیەک پێشەوە لە پارلەمان بووین لەگەڵ دەستەیەکی لە دۆستانی چالاکوانی کورد چۆین سەردانی پارلەمانمان کرد. یەکێک لە پارلەمەنتەرەکان دروست بخۆی باسیەوە کرد، گوت ئێمە کە چاو لە ئێوەی کورد دەکەین وەک کۆمەلگاکی چالاک و سەرکەوتوو دەتان بینین بەراورد لەگەڵ نەتەوەکانی ترکە لە وڵاتە کۆچبەرن. و بخۆی بەڕاستی جگای شانازیە کە مەتوانیمانە لە زۆر بواردا بڕوونە پێش، بەڵام سەرەڕایەوە ئەبێ زۆر کاری گەورەتر بکەین. ئێمە دەبێت نوێنەرمان لەو پارلەمانە هەبیت. کاتە لە چاو ئەو کۆمەڵگە کۆچبەریانەی دیکە کە لێرە هەن دیاسپۆرای دیکە ژمارەی کورد زۆر زیاترن، کەم جارە بەربژێرن؟ بەڵێ ژمارەی کورد لە وڵاتە 20,000 کەسە بەپێی ئەمارە فەرمیەکان، چون لێرە بەپێی زمانی دایک ئەمار دەگیردرێتن. دەوروبەری 17,500 تا 18,000 کورد هەیە، بەڵام بێجگەلەوەش بەداخەوە بەشێک لە ئەندەمانی کۆمەلگایمە ناتوانیوە ئەو کاتێکە هاتوونە تا وڵاتە ڕاستەخۆ و ڕابگەانی کە زمانی دایکیان کوردیە، یانش زۆر نەماڵە هەنکایتر تێکەڵاون دەبینی کووردە و فنلاندی، کووردە و چینی، کووردە و نەتەبایکی تەریتر ئەوان ناتوان یەک زمان هەڵبژێرن. بۆیە من بە بەراورد و ئەو لێکۆڵینەوەکە کردومانە من پێم وایە ژمارەی کوردستان دەبێت زیاتر لە 20,000 زیاتر لە 20,000. شەیدا خان، یەکێکی لە بەربژێرەکان لەسەر لیستی هاوپەیمانی نیشتیمانی باسمان کرد. هێشتا لای ئێوە ساردە، لای ئێمە دەزانین لەوبەری ئاو گەرمە، ئێستا توانین بە تیشێرت بگەڕێ، لێرە زۆر ساردە، بەڵام دەبینین بۆ هەڵبژاردن گەرم و گوڕی هەیە. چی وای لە بەڕێزت کردو ئەم جارە وا بە گەرم و گوڕی بێ بەشداری بکەی لە هەڵبژاردن؟ بەڕاستی من خۆم زۆر ینی یارمەتیم بۆ بووە، یارمەتی لە کوردەکان، یارمەتی لە فنلەندیەکان. خۆشم وەک بابم فێرەی کردم لە مناڵی وتی شەیدا شتێکەکەی جوان بیکە نامدەسی پێمەکە. ئیتر من ڕاستی خۆم ئەمە سێهەم جارە خۆم کاندید کردیانی فێرە بووم لەم پرۆسێسە. خەڵک هەست کە یارمەتی مەدا، ینی من بە تەنیا ناتوانم هیچ بکەم. ئەمە لەگەڵ هەموو شتێکە لە ژیانە بە تەنیا ناکرێ بە پێکەوە جوانترێکە. من دڵنیام کە دەنگ زۆر تێرم ئەم جارە ئەڕۆمە پێشیشەوە، چونکە خۆم ئیشی پێەکەم و خەڵکیش باوەڕم بە من هەست. دوایژەوە لە دەرەوە دەچمە دەرە و هەوا شۆن بێت، سارد بێت، گەرم بێت، هەروامە دەرە و خەڵگە بینم و ینی لەگەڵ یانە قساکەم. سایتی خۆم هەست، ڤیددیۆ دروست دەکەم، دوایەوە ئیشیش دەکەم تەکی چەند پارتیەترە، ینی سیاسەتەکەم دیارەکەوێ، سیاسەتەکەی وەکی پێرسۆناڵی من چۆنە. بۆچی گرنگە دەرچی بۆ ئێمە بۆ نمونە بۆ کورد بۆچی گرنگە؟ بڵێ پرسیارەکە جوانە. من خۆم ڕاستی ئەوەی ئیمڕۆژ باسمان کرد دەربارەی ئەنفاڵ، دەربارەی کوردان، مێژووی کورد، خۆم دەرزم خوێندووە دەربارەی مێژووی کوردی، ماسترم هەست لە بەشی سیاسەتیە. ئەزانم ینی مێژووی کورد چۆن بووە. ئیتر ئەوە کە من ئەزانم کە ئیشی پێ نەکەین برێت ئەگەر نەڕۆنە سەر شتەکە جوان ناوێ، وەکی هەموو ڕۆژێک ئێمەشێ نان بخۆین، نان دروستکەین. لە سیاسەتیشە ئێمەشە هەموو ڕۆژێک بۆ مناڵ فێرەی بکەین، زمان فێرە بکەین، ئیش بکەین، پێکەوە بین و دەبرێ مەسالەت پێکەوە بۆینە پێشەوە. من ئەوە چیم کردە ئیسان لە شارەوانی سیاسەتی وانە نییە قورسی بتوانێت بۆ کورد بیکەیت. شارەوانی چکە ڕەنگە زۆر کەس گوێی لەبێت ڕەنگە بەڵێ من خۆم کاندیدم کردیە لە شاری هێلسینکی. ئەوانە کە لە هێلسینکی دەژین، فنلەندی بێ، پەنابەر بێت، کۆچبەر بێ، ئەتوانن بە ڕقەمی 329 دەنگ بدەن بە من لە هێلسینکی خۆم. شەیدا سۆهرابی بەڵێ. ئەوەی من چیم کردیە بێژم من خۆم پرۆگرامێکم دانا نام ئاڵۆیتێ بە فنلەندیەژنی، پێشنێرێکم داناوە کە جادەیەک بێت بە زمانی کوردی، ینی ناوی زمانی کوردی بێت، وەک بێژن ئیسا تۆ بتانی بار بکەی بۆ ماڵێک ناوی جادەکەی ناوی زمانی کوردی ڕقم 4 بێت. ئەوە شتێکی بچووکە، شتێکی جوانەکە من بردمە پێشەوە، چونکە هەزەکەم ڕەنگی کورد و دەنگی کورد و ناوی کورد بێرمە دەر ئاوەینە. کاتە زۆرتر کولتورەکەت پێ گرنگە پێشە شتێک لێرە ئیشی لەسەر بکرێ. شایەن خان، بەربژێری سۆسیال دموکراتەکان کورد ساڵانی زوو کاک وڵات کاک مەجید
تابانێەوە لە ئێمە بەتەمەندترن و ئابزانمانە بۆیە دەڵم ئێوە ببورن جاران زۆر لەگەڵ چەپەکان خەریک بوون کورد ئەوە ئەو چەپانەی کە قەت لە حکوومەتدا نەبوون ئەو چەپانەی کە بەردەوام ڕخنیان هەبوو لەگەڵ دۆزی گەلانی ماف خورابوون بەس وردە وردە بەرەو سوسیال دموکراتەکان دەچن کە لە حکومڕانیدان ئەمە تاسیری هەبوو کە سوسیال دموکراتەکانت هەڵبژارتیان شتی دیکە هەبوو کە لەسەر لیسیوان خۆت بەربژێر کرد بەڵێ منیش بەش باڵی خۆم بەخراتنتان دەکەم و سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەرنمەکەتان بێگومان تاسیری هەبووە من پێم وایە چاو لە هەر کوردێک دەکەی باگراوندێکی سیاسی لە پشت هەیە و بە حکمێ گەر چاویش لێ دەکەین هەمیشە کوردەکان لەگەڵ حیزبە چەپەکان وەکو بڵین نزیکایەتی زیاتریان هەبوو هەر بە پێی مێژەوە بە حکمەوەی کە حیزبە چەپەکان باس لە وەکو بڵین عیدالەتی کۆمەڵایەتی دەکەن باس لە ئەوەی نەهێشتنی نابەرابەری دەکەن لە ناو کۆمەلگادا وە کوردیش وەکو نەتەوەیەکی ژێردەست وەکو بڵین هەمیشە حکمی وەکو حکمی نەتەوەی باڵا دەستی لەسەر بووە لە دوی ئەو سیستمە دەگەڕێ کە باس لە ئەم بەرابەریە بکە باز لەم عیدالەتی کۆمەڵایەتی بکە بۆیە منیش وەکو کوردێک کە و باگراوەندە سیاسیم هەبووەوە لە حیزبێکی سیاسی کووردا بەرحاڵ بڵێم خۆ پێگەیاندە و کارم بۆ کردو و ئێستاش ئاکتیڤم بەڵێ ئامانجدار حیزبی سوسیال دموکراتم هەڵبژاردووە و پێم وایە زیاتر لە ئامانجەکانی من و حیزبەکەی من نزیکتر زۆر باشە لە شوێنێکی دوورەوە هاتووی لە هێڵسنکی نی شارەکەت کوێ؟ من لە تورکۆوە هاتووە لە تورکۆوە هاتووی تورکۆژ بێگومان دیاسپۆرای کوردی لەوێ چالاکە زۆر دەیان بینین لە تۆڕە کۆمەڵاتەکان ئێمە کە دوورین شارەوانیەکان بەڕێزت لەوێ بی لە تورک و لە ئەنجومەنی شارەوانی دابی چی لە ژیانی کوردی تورکۆ دەگۆڕی بۆچی گرنگە لەوێ بی؟ بێگومان گرینگە کاتێککە دیارە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە جێگای ئاماژەیە من بڵێم ئەم ساڵ زۆر ئاکتیڤتر بەنسبەت دەورەکانی پێش و کورد خۆیان بربژێر کردووە هەل لە شاری تورکو و نۆ بربژێری کوردمان هەیە و من بەڕاستی ئەمە بە شانازیەک دەبینم نیشان دەدا کە کۆمەلگای ئەمە زیندووترە بەنسبەت نەتەوەکانی دیکەی کە لەوێ هەیە بەڵام چ تەئسیرێکی دەبێت بۆ کورد کە من لەوێ خۆم بربژێر کردووە هەر کاتێک کە باس لە سیاست دەکەین هەتا سیاست مەدارە بەرزەکانی کە ئێستا لە ئاستی بڕیارداری ئەو وڵاتەدا هەن لە شارەکانەوە دەستی پێ کردووەتە ئەو بناغەیە کە یا دەواازەیەکە بۆ چوونە ناو سیاست بۆ ئەو ناوەندانەی کە بڕیاری گەورەتری بەدەستدا هەر کەسە بارتەقای توانای خۆی بەڵێ دەتوانی کارگەری هەبێ من ناڵم ئێستا چاوم لە بەرزتر هەیە بەڵام هەرچی لە دەستم بێ بۆ پرسی کورد بە تایبەت دەرێغی ناکەم ئەوە ئامانجی سەرەکی منە لە پێش هەموو شتێک و بێگومانیش لە بابەت کوردانی دانیشتوی شارەکەم من مەوزوعی ئەسلی پێشنیاراتی هەڵبژارنەکەم ئەوەیە کە تورکو شارێکی فرەزمانە شارێکی فرەکولتورە و شارێکی فرەنەتەوەیە بەنسبەت شارەکانی دیگە چاوی لێ بکەین ڕێژەی پەنابەر زیاترە تێکەڵاوی پەنابەران لەوێ زیاترە بۆیە ئێمە نابێ بترسین لەو فرەکولتوریە بەڵکو ئەوە وەکو سەرمایەکی معنەوی چاوی لێ بکەین بیکەین بەهێزی ئەم شارە و بێگومان کاتێک کە کورد لەوێ ڕێژەی بەرزە چ باشتر کە پەیامی وان لە هاوزمانێکی خۆی بستە ناو ناوەندەکانی بڕیاردەرەوە بەڵێ من تا ئەوجێ لێ دەستم بێگومان لە بەرژەوەندی خزمەت بە شارەکەم و شارمەندانی ئەم شارە بە تایبەتیش کوردەکان سایدەکەم دوای دیسان زیاتر قسە دەکەین کاک مەجید وەکو دەڵێ وەکو ژمارە جوانە 37 کەس خۆی بربژێر کردووە تەنیا لە تورکو نۆ کورد خۆی بربژێر کردووە بەڵام ڕەنگە بۆ من کە لە دەرەوە تەماشا دەکەم بەڵام دەردە کوردەکەی دیسان هەمووی لێک گیان ئەو هەموو خەڵکە خۆی بربژێر کردووە ئەمە زیان لە یەکتر نادەن لە ڕاستیدا بەلا هەموو شتێک حەز دەکەم زۆر بە خێرهاتنەوە بکەم بە خێرهاتنەوەی ڕوودا و بە تایبەتی بەرنامەی دیاسپۆرا و بەڕێستم بکەم بۆ وڵاتی فنلەند وڵاتەکەمان زۆر ساردە بەڵام دڵمان زۆر گەرمە لە وڵاتە حەز دەکەم ئەوە بزانن دەزانن یەکەمەوە کە بەشێک لە پرۆسەی دموکراسی لە دموکراسیدا تا ئاستی بەشداری زیاتر بێتن ئالتەرناتیڤەکان زیاتر بێت بەبوویە کە سیستمی هەڵبژاردننی لێرە بەپێی ئەوە کە کام لە حیزبەکان کام لە لیستەکان زۆرترین دێنێت ئەو کات لە لیستی ئەو حیزبەی کە زۆرترین دێنێت لەوانە شانسەوە کە بەربژێرەکان بڕۆنە زۆرترە بەڵام لایەکی دیکەی مەسەلەش هەیە ئێمای کورد لێرە وەکو کۆمەلگایەکی تا ئاستێکی مامنەوەندین کۆمەلگای فنلەند بە هەموو حیزبەکانی فنلەندیوە ئەگەر حتا ئەو حیزبانەی کە دژی کۆچبەرن نسبەت بە کورد جۆرە عاتفەکەیان جۆرە عاتفەکەیان هەیە جا لەبەرەوە کۆمەلگای فنلەند بە شێوەیەکی پۆزیتیڤ بەگشتی چاو لە کورد دەکاتن بە تایبەتی دوای ئەو شەڕی کە خەڵکی کوردیژی داعش لە ڕۆژەوە و لە باشووردا بەڕێوە برد لە ڕاستیە بەجیاتی هەموو ئەو دنیادا خەباتی کرد ئەمە
شوێندۆنەرێکی یەکجار زۆر لەسەر ئاستی کورد لەسەر ناسینی کورد لەسەر اعتباری کورد وەکو نەتەوە لەناو برد پێشهێنا لەگەل ئەوەشدا کۆمەلگای کوردی بەهۆی ئەوە کە کۆمەلگایەکی داپچراوە کۆمەلگایەکی شەرزەدەیە کۆمەلگایەکی کە ترامای زۆری بینەوە بەڵام ئەگەر بێتە لێرە بە تایبەتی جیلی یەکەم و دووەم و جیلی سێهم ئێمە هەوڵ بدەن خۆمان تێکەڵی کۆمەلگا بین جێ بکەوین لەگەل ئەوەشدا کە کۆمەلگایەکی بڵێن کەمینەیەکی نەتەوەین بەلا بەرچاوگرتنی سیستمی سیاسی فنلەند ئێمە دەبێت هەموو هەوڵەکەمان ئەوە بێت کە ببینە هێزێکی سیاسی کاتێک بوونە هێزێکی سیاسی بوونە سەرمایەک سیاسی لەناو ئەو وڵاتەدا لە چالاکی لە ڕێزی حیزبەکانی سیاسیدا بە تایبەتی بە زۆربوونی ئەو کاندیداکان ئەو کات لە پارلمانتەرەکان لە شوێنە بڕیاردەرەکاندا هەم حسابمە بۆ دەکرێتن ئەوە لەوانێک دیکەی مەسەلەکەش هەیە بەدەر ئەوە کەوانە دەنگ دێنین یان ناهێنن لە پرۆسەی هەڵبژاردنە لە پرۆسەی خۆ کاندیدکردندا ئەو کاتێکە لەگەڵ حیزبەکانن بەشێک لەوانە فێری کاروباری بەڕێوەبردننی سیستمی دموکراتیک دەمن پرۆسەی دموکراتیک و ئەو پرۆسە دموکراتی دەتوانن نەقلی ناو کۆمەلگای خۆیان بکەن و لەو ڕێگادا نەقلی وڵاتی خۆیشم بکەن بۆیە من پێم وایە هەمووی بە پۆزیتیو دەبینیم ئەگەر لەناو ئەوانەدا ئێمە چەند کەسێک چەند لە بەربژێرەکانمان بڕۆنە ژوورێ دەنگ بێنەوە ئەمە چ باشتر ڕاستە لەگەڵ کاگوڵات لیستێکی زۆر جوانتان ئامادە کرد و بەڕاستی سوپاسشتان دەکەم کە نردبووتان چونکە لە هەڵبژاردننی دیاسپۆرای کوردیدا من کەم بینیماوە بە ئامار و بە داتاشتە بێ حەز دەکەم دوای کاکوڵات بۆمان باس بکە بەڵام شنەخان لە نێو کۆچبەران زۆرتر کار دەکەی لە نێو کۆچبەرانیش لە مەسلەیەکی زۆر حساسدا مەسلەی قاچاقچێتی بە ئینسان لەو بارەدا کار دەکەی ئەم هەڵبژاردنانی کە هەن هیچ کاریگەرێکیان دەبێت لەسەر ئەو مەسلەیە ئەوانەی کە دەستنە شارەوانیەکان هیچ ڕۆڵێکیان دەبێت لەو مەسلەی کۆچبەران مەسلەی ئەوەی کە دەزانی مەبەستم قاچاقچێتی بە ئینسان و تاوانانی کە بەرامبەر کۆچبەران دەکرێن. زۆر سپاس کاک هێمن میش بەش بە حاڵی خۆم بەخێرهاتنی کاناڵی ڕووداوەکەم بۆ شاری هێلسینکی دیارە ئەو پرسی کاری قاچاق بە مرۆڤ لە فینلاند بەداخەوە زۆرینەی قوربانیەکان لە فینلاند کەسانی بیانین کە ئەبنە قوربانی لێرە ئیتر نوعەکانی دیارە ئەو قاچاقش جیاوازن بەڵام پرسێکە کە بەم دوایانە زیاتر بڕیاردەرەکان لە فینلاند و سیاسەکان لە فینلاند زیاتر باسییان لێک شەڕی ئوکراینەوە پێشتر دیارە پێشتر چونکە ڕێژەی کۆچبەریش لە فینلاند زیایی کردووە و ئەم جۆرە قاچاقش دەتوانێت ینی لە چەند بە شێوەی جیاواز خۆی ببینێتەوە بۆ نمونە بە تایبەتی بە دەرەجە یەک لێرە بە ئاستی یەک لە ژیانی کارکردنیانە ئەو شتە خۆیە بینێتەوە مەسەلەن بۆ نمونە ئەیان هێنن بە زۆر کاریان پێ ئەەکەن ینی بە شێوەیەکی کارەکەن کە بە هیچ شێوەی هیچ یاسا ڕێسایەکی فینلەندی ڕێگەی پێنادا ینی لە دەرەوەی ئەو کۆمەلگایە نیان هێنن لێرە لە بەرامبەر شتێکە بەڕەش و دیارە بەداخەوە زۆر حاڵت هەیە لە کاری ڕەشی شتێپەڕیوە ینی تەناوەیکە بە کاری ڕەش بە ئیجبار کاری ڕەشیان پێ بکرێ بەڵام ئەم تەبیعەتەن ئەتوانێت ئەمە دیارەمە پرۆسێکی زۆر دوور و درێژترە ئێستش هەر حکوومەتی فینلەندا بۆ خۆی بەرنمەیەکی هەیە بە تایبەتی بۆ دیارە قۆڕەخکردن پێوایە کوردی قۆڕەخکردنی پێڵێن قۆڕخنی کاری پێڵێن یەکێکە لە جۆرەکانی کاری قاچاق بە مرۆڤ لە فینلاند بە تایبەتی بۆ ئەم بوارە لە بەرۆی کە زۆر زەقاق خەریکای بە کێشەیەکی و دیاردەیەکی لە هاتۆ بەداخەوە لە فینلاند بۆ ئەمە بەرنمەیەکیان هەیە بۆ پێشگرتن بە ئەمە اینجا یەکێک لەوانە ئەوەیە کە ئەبێ خزمەت گوزاری هەبێ بە زمانەکان چونکە ئەو کەسانێکە بنە بە قوربانی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەبنە بە قوربانی ئەوەی کە زمان نازانن کە زمان نازانێ دەسەڵاتی نییە نازانێت چۆن بە دوای زانیاری و بە دوای یارمەتیە بگەڕێ و من لەو باوەڕم کە تا چەندێک ئەمە زیاتر کەسی بە باگراوندی با بڵێن بیانی لە ناو بڵێن ناوەندەکانی دەسەڵاتە هەبن تەبعاً ینی تێگەیشتنەکە زیاترە دیارە توان ئەکرێ بڵێم کە لە ناو فینلەندیەکانیش ینی ئەو تێگەیشتنە هەیە ینی بەدەر لەوەی کە بەبێت لە بەرچاوگرتنی ئەوەی کە ینی لە چه حیزبەکان ینی دەسەڵات حکوومەتی ئەمڕۆ ینی بەوە گەیشتووە کە ئەمە دیاردەیەکە نابێت لە فینلەندا ئەم دیاردەیە بمێنێت چونکە زەرمەندە بەهەرحاڵ بۆ زۆر باشە کاک وڵات 37 کوردن
بەڵام دەڵێ ڕێکەوتنێک لە نێوان پارچەکانی کوردستانیش کراوە پشک دانراون نیە بە پێ و داتانی کە من بینیم پێم خۆشە بزانم بینەرانیش بزانن داتاکان چۆنن. بەڵێ ئەکرێت بە وردی باسییان بکەم لە 37 بربژێر لە هەموو حزبەکانی فینلاندی دابەش بوونە لە حزبی سوسیال دموکرات بوون من 8 کەس لە حزبی هاوپەیمانی نیشتمانی یان کۆکۆمۆس 6 کەس لە حزبی یەکەتی چەپەکان 5 حزبی سوێدیەکانی فینلاند 3 حزبی سەبزەکان 2 سوێدیەکانی فینلاند بەڵێ ئەوان نێزووکن لە کۆچبەر لەبەرەوە جێگا بە کۆچبەرانش زیاتر دەدەن هەروە کریستین دموکرات و یەکدانەوە حزبی ناوەندش 2 دانە بەڵێ 7 حزبی جیاواز بەڵێ لە بەربژێرەکانمان ژمارەی ژنانش ڕادێکی باشە 15 ژن بەربژێرن ژمانە کەمترە لە پیاوان کە 22 کەسن ئەمجارە ئەم بەڕێزانە ئەسکەندە نافیا حاڵەتێکی نائاسایی نییە کە ژن ژمارەیان کەمتر بێت لە پیاوان ژمارەی ژنان لە فینلاندیەکانش کە ئامار هاتووە 42 لە سات ژنن 58 پیاون ینی ئەوەی کوردانە شام نگەتەر وەکیەکە زۆر جیاواز نینە بەڵام تر بێگومانی مەکە لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادی دەژین زۆر خۆشحالین کە ژنانی کورد لە سیاست و حزبەکانی فینلاندیدا شالاکن هەروە کە چاو لە بەشە جیاوازەکانی کوردستان دەکەین لە ڕۆژهەڵەتی کوردستانەوە 15 لە باکوور 14 لە باشوور 6 و لە ڕۆژاواش 2 ئەوش لە ڕاستیدا ئەگە بەراورد دەکەی لە گەورەی و چکوڵەی بەشەکانی کوردستان ئەوش لەگەڵەوە گونجاوە باکوور بەڕاستی جگای سرنجێکە لەم هەڵبژارنەدا ژمارەی بەربژارانی باکوور گەشەی کردووە چون لە هەڵبژارنەکانی ڕابردوو زۆر کەمتر بوون لە بەراورد لەگەڵ ئەمجارە بەڵام زۆربەیان لە شارەکانی کەمێک دوورن لە دەوروبەری هێلسینکی پێما 1 یا 2 کەس بەربژارن بەڵێ جاوە پرسیاریشەوەی کە باکووریە سە بەڕێزت بە ڕۆژهەڵاتی ناسرایەوە نییە بەڵام نەهری هەموو دنیا تاریخی نەهری دەزانێت کە باکوورین بەڵێ من کوردستانیم بێ جیاوازی ڕاستە شەیداخان لە کۆمەلگای فینلەندیدا دەبێت سیاست بکەیت لەگەڵ فینلەندیەکانی دەبێت وەکو فینلەندی بیر بکەیەوە چونکە ئەمە حیزبایەتی کوردی نییە خەریکی خەڵکی کوردستان بی لێرە ڕێخستنیان بۆ بکەیت خەریکی دانیشتوانی شارەکەتی هێلسینکی چۆن دەتوانی باڵانس دروستکە کە هەم کوردێکی ئاگاد لە کوردەکان بێ هەم فینلەندیش بی وەکوتت باڵانسی گەرەکە من خۆم وەک جوان وتت من خۆم وەک خۆم بە کوردیەکی فینلەندی دانێم چونکە بە تەمەنی 5 ساڵی هاتووم بۆ فینلەند بەڵێ چەند کەسێک وتیە پێم وتی تۆ وەکی شکلت وەکی کوردیەکە بەڵام قسەکردنت وەکی فینلەندیە ئەوەی کە چی باسەکەی پێم خۆشەشتی ئاوینە چونکە ئەمە وڵاتی ڕاستی وڵاتێکی باشە وڵاتێکە کە هێمەی هاوردووە بۆیرە یارمەتی هێمەیدا دەرزی پێماندا هەموو یارمەتیەکیدا من خۆم بە نیشتیمانی فینلەندی دانێم خۆم بە نیشتیمانی کوردیەک دانێم من خۆم ڕاستی زۆر شتێکم ینی لە مەجەلە نووساوە ینی کۆلۆمنیست بووم 2 ساڵە کۆلۆمنیست بووم هەموو جارە کە توانیامە ناوی کورد و کوردستان بێرمە دەر بە شێوەیەکی کە بۆ فینلەندیەکان گرنگ بێک وەک مەسەلەن بۆ گرینگە بۆ هێمە یارمەتی پێشمەرگا بدەین چونکە ئێمە حەز ناکەین داعش گەورە بێت و کێشە دروستکات لە ئوروپا بۆیە یارمەتی کوردەکان بکەن کە داعش ینی کێشە دروست ناکات لە ئوروپا ینی بە شێوەیە کوردایەتی و کوردستان تێرن بۆ یارمەتی گەرەکە نام ژن ژیان ئازادی ئەوە شتێکە کە لە ئوروپا ینی چووە پێشەوە بەڵام لە کوردی خۆمانە ینی وانە باش نەوین ینی دەنگ بدەینە و حەق بدەینە ژن من بەخۆی ئەتوانم ینی بە شێوەیەکی کۆکتالێکی جوان کوردایەتی بێرم و فینلەندی بێرمە ینی پێکەوە ینی بتوان ئیشکەن بەڵام ئەمە ڕاستی شارەوانیە من خۆم کاندید نەکردووە بۆ هەمووی ژنان و بۆ هەمووی کوردان و بۆ هەمووی خەڵکی کاڵاساتاما من خۆم لەکوێ ئەژێ منە وتمە خۆم کاندید کردەوە بۆ هەمووی هەلسینکی خەڵکی هەلسینکی کوردی بێت ژن بێت مامۆستا بێت فەرق ناکات بۆ هەلسینکی باشتر بکەم بەڵێ من پرۆگرامەکەم لەبیر نەکرێ بەڵێ من پرۆگرامەکەم ینی قورسە و بۆم گرینگە بەڵام ئەوش گرینگە کە من بتوانم هاوکاری بکەم لەگەڵ هەموو کەسێکە کە لەگەڵمە فکرەکاتەوە
وەکیەک کە دەهاتین کاکسابیری پرۆدوسەری ئەم بەرنامە و بەڕێبەری ئۆفیسی ئەوروپا پێگوتم کتی شەیدا سۆرابی دەناسێکتم بێگومان دەیناسم لەبەرەوەی نووسینەکانت پێشتر شتم دیتووە تەکنەلۆژیا پێشکەوت و ئینسان دەخوێنێتەوە زانێکێ لە فینلند باز دەکات و بەڕاستی کوردی ئێرە هێلسنکی دەبێ ئەویان لە بیر بێوانێک کە دەیزانن ئەو شەیدا سۆرابی کووردە عینی پرسیار لە تۆش بکەمەنیە چکە هەستم پێکرد پێت خۆش بوو شەرم بۆ ڕادەوەشانە بابەتیش ناهمیشە بۆ مسرن ڕاکێشە کاتێک ناوی ژێ باڵانسەکە زۆر گرنگە هەم فینلندێکی باش بی چکە فینلندێکی باش نەبی ئەم جارە شانست وەرگرت ئەگەر بە تەمای گەورەتر بی شانس وەرناگری جارێکیت بەڵام کوردایەتە کەشت بیر ناچێت باڵانس ڕاگرتن لەو موردەیدا کە هەروەک شێدای عەزیزیش باسی کرد ئێمە خۆمان بربژێر کردو بۆ شوڕای شاری شارەکان واتە سەرەتایەکە بۆ هێنانە ئارای گۆڕانکاریەک لە بەرژەوەندەی خزمەتی زیاتر بە شارومەندان کاتێک کە باسی شارومەند دەکەین بێگومان کوردیش دەگرێتەوە فنلندیش دەگرێتەوە واتە تۆ کاتێک کە پرۆژەی کارەکەت لە چوارچێوەی خزمەتگوزاری و دادپەروەری و پێڕاگەیشتنی زیاتر بۆ شارومەندا بێگومان خۆت کوردی لەوێ هەڵا ناوەردی بەڵام ئەوە دەکەوێتە سەرەوەی کە چ بابەتێک دێتە ئاراوە لەوێت تۆ بتوانی بە نەفحی پرسی کورد قازانجی لێبەری ئەوەیە بابەتەکە مەسەن بۆ نمونە تۆ لە بەرنامەی کاری خۆت باس لەوەی دەکەی کە ئێمە زۆر دایکانمان هەیە کان کۆچبەرن دێنە وڵاتی بە حکمی مناڵبوون و مناڵ بەخێوکردن لە ئەو خزمەت گوزاریانەی کە هەر تاکێکی نیشتەجێی و ئەم وڵاتە بە پێی یاساکە دەتوانێت لێی بەهرەمەند بێ ئەم دایکەوە دوا دەکەوێت دەی باشە تۆ دەبێ ئینفاقێک بدەیت بەو دایکەی دەبی هەلێکی باشری بۆ بڕەخسێنی کە و دایکە بتوانێت پەروەردە بێ بتوانانی بستە ناو سیستمی کارەوە لە پەراوێز نەکەوێتەوە ئەوەیە دێودا تۆ هەم دەبێت نەخشی کوردەکە زیاتر و وەکو بڵێن بە قورسی تر بەریە پێشێ هەمیشەوەی کە باس لە خزمەت گوزاریەکی گشتی بۆ هەموو شارمەندان دەکەی زۆر باشە جا ناوبڕێک وەردەگرم من دڵنیان بینەرانیش کەم تا زۆر لی تێگەشتین ژمارەی کوردی فینلەندا زۆر نییە 20,000 ها کاک وڵات زۆر نییە بەڵام بەشداری و کاریگەریان لە چاو ژمارەکان زۆر گەورەیە دەمەوێت لە بەشی دووەمدا بزانین دەبێت دەنگدەری ئێرە لەسەر چ بنەمایەک دەنگ بدەن چۆن هەر کوردێک ببێتە پشتیوانێکی گەورە بۆ بەربژێرانە بۆ 37 کەسە ئەو چەند سەعاتانەی کە ماون ئەو چەند کاژێرانی کە ماون پێویستە کوردی ئێرە چی بکەن ئەوانە پاش ناوبڕ باس دەکەین وەک پێش ناوبڕیش پێم گوتن لە هێلسنکین لە فینلند لە کاژێرەکانی داهاتوودا هەڵبژارنی ئەنجومەنی شارەوانیەکان و هەرێمە خۆش بژێویەکان دەکرێن لێرە ئەو هەڵبژارنانە 37 بربژێری کوردی تێدان پێشناوبڕ باسمان کرد کە چۆن دابش بوون ئەو بربژێرانە کێن چەندیان ژنن چەندیان پیاون و بۆچی پێویستە دەنگدەری کورد دەنگیان بدەنێ لەم بەشەدا لەگەڵ میوانە بە ڕێزەکانم دەمەوێت لەسەرەوە ڕابۆستم کە کوردی ئێرە کوردی فینلند دەتوانن چی بکەن و پێویستە لەسەر چ بنەمایەکیش دەنگ بدەن شنەخان دەمە لای بەڕێزت پێوەری بەڕێزت وەکو کوردێکی فینلندی یا کوردستانێکی فینلندی وا ڕاسترە بیڵم بۆ دەنگدان بە بەربژێرەکان چێجا کوردن دۆستی کوردن چکە ئەوانیش گرنگن خەڵکی زۆرشە دۆستی کووردە وانە خۆی بەربژێر کردووە پێوەرەکانت چین دیارەبەر لە هەموو شتێک وەکو لێرەش زۆر باس کرا لێرە بە بڵێن حیزبەکان زۆر گرنگن و حیزبانەیە من وەکو کەسێکی کوردەکە لێرە دانیشتوم و ئەوانەیە ئەو بابەتانی کە کاریگەریانە بێت لەسەر من دیارە مەسەلی کورتیان ناکەمەوە بەڵام ئەوەی کە ئایا ئاخۆ ئەو حیزبانێکە دەسەڵاتە گرن بە دەست لە لاوەندێکی بڕیاردان لە شوێنەکان ئاخۆ ڕوانگەی ئەوان لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی کۆچبەران چییە ئەوە وەکو بۆ من وەکو دانیشتویەک لێرە گرنگە ئایا ڕوانگەی ئەوان چۆنە ئەمە لە پەرلەمانە لە سەراسی شارەوانیش گرنگە 100% دواتریش دێتەوە سەرەوەی کە بیر لەوە شەکەمەوە کە دەنگ بە کاندیدێکی کورد بدەم لە بەرەوەی کە وەکو شەیخانمیش ئاماژەی پێکرد کە کەسێکە تۆ هاوزمانیەکت بێت هاو نیشتمانێکی خۆت بێت کە ئەڕواتە ناوەندێکی دەنگدان لەگەڵ خۆیان بتەوێت و نەتەوێت باشتر ئەتوانێت ئەو دەنگی کورد بێ لەوێت لەناو ئەو ناوەندانە لەناو ئەو حیزبانە بۆ کەسێک ئێستا بۆ منێک کە بم هەوێ کاریگەریم هەبێت لەسەر حیزبێکی سیاسی لە فینلند ڕنگ بێت کە لە دەرەوەی حیزبەکە بم ئاستەنگتر بێ وەکو ئەوەی کە کەسێک
کوردێک بڕاتە ناو حیزبەکەەوە و لە ناو ئەوەیە لە ناو حیزبەکەیە بتوانێت کاریگەری هەبێت و لە ناو ناوەندەکانی بڕیاردانە ئەو شتانە زۆر بابەتە فەرهەنگیەکان ئەگرێتەوە کە کورد دابڕاو نییە لەوە بابەتی زمانی دایکی ئەگرێتەوە. ئەمە چۆنە لە فینلاند خەڵک دەتوانێت زمانی دایکی بخوێنە بە پشتیوانی شارەوانەکان؟ بەڵێ من بۆ خۆم مناڵی هاتوومەتە ئێرە بیرمەکە هەر زۆر ینی 25 ساڵەمەوە پێشەوە لە زمانی دایکی ینی ئەبوایە بڕۆشتمایە شتێک نەبوو کە هەڵبژاردەی من بێ بۆ زمانی هەفتەی 2 ساعت زمانی کوردیان بۆ مدانا بوو ئەبوایە بڕۆشتمایە بۆ دەرسی زمانی کوردیش و لە هەر مەکتەبێک پێوەڵی ڕێژەیەکی دیاریکراوە ئەگەر ئەوەندە ینی ڕێژی چەند منداڵێک هەبن کە بە زمانێک قسە بکەن مامۆستای بۆ دیاری ئەکە دیتر ئەو مامۆستایە با بڵێنێتتر ئەبێ گەڕۆک بێ لە مەکتەبێکەوە بڕوا بۆ مەکتەبێکی تر. تێگەیشتم کاک مەجید ئەو نووسینێکە بڵاوتان کردبووە لەگەڵ کاک وڵات پێما ببووم بەشەی بەرنامەکەش پەیوەندی پێوە هەیە ترس هەیە لەوەی کە کورد نەچەند دەنگ بدەن؟ دەزانن یەک لە کێشەکانە هەیە ئەو کۆمەلگانەی کە یا ئەو خەڵکانەی کە لە وڵاتانی جیهانی سێمەوە هاتوون بە سیستمی دموکراسی ڕناهاتون بە بڕیاردانی بە کۆمەڵ بڕیاردانی کە لە خەڵکەوە سەرچاو بگریت ڕناهاتون ئێمە لە سیستم جێلێک هاتون کە سەرۆکەکان کەسانی کە لەسەر گەورەتر لە خۆمانن بڕیار دەدەن و ئەو بڕیاردەرانەش هەمیشە لە بەرژەوەندی دەسەڵاتدارەکان بڕیار دەدەن. جا لەبەرەوە لە چەند هەڵبژاردننی لە ڕابردوودا کۆچبەران بەگشتی بە تایبەتی کورد و یەک لەوانە کەمتر بەشداریان کردووە. ئەم جارە وا دەبینم کە کوردەکان نەختی چالاکتر بوون بەهۆی ئەوە کە هەم ئاستی ئاگایی گشتی چوتە سەری بە تایبەتی دوای من پێم وایە دوای کۆرۆنا بە دوای ئەوە کە تۆڕە کۆمەڵاتەکان بەهێز بوون پەیوەندیەکانی کۆمەڵاتی زۆرتر بەهێز بوو خەڵکێکەوە چۆی زۆرتری بوو ئەم دەرفەتە خۆڵقەوە کە خەڵک ئاگاداری ئەوە بێتن کە چ دەبێتن بەلەو 2-3 ساڵی کە دەوڵەتی ئێمە ڕاستترین دەوڵەتی ینی دەست ڕاستترین دەوڵەتی هەموو فینلندمان هەیە ئەمە هەندێک شوێندانی جانا لەسەر خزمەتگوزاریەکان لەسەر شوێنەتی خزمەتگوزاریەکان و لەسەر شێوەی خزمەتگوزاریەکان بە تایبەتی بوو کەسانی بێکار کەسانی کە بە تایبەتی خەڵکێکی زۆر لە ئێمە بە تایبەتی بەداخە خوانمان لە ماڵدان دەرفەتی کاریان نییە یا دەرفەتی کاریان پێ نەدرەوە و ئەو دەرفەتەنە چونکە بۆ نەخڵقەوە سیستمی دەوڵەتی ئێستا بە جیاتەوە کە هاانیان بدات بەرەوە پێش بچێتن زۆرتر لە جێیاندا دەکوتێتن ینی زۆرتر سزایان دەدات و ئەو سزادانە جۆری کردووە کە لەوانە خەڵکێک شار بێتن بۆ گۆڕینی ئەم بڕیارانەی کە لە ئاستی خۆجێی دەدرێت چونکە ئەو ناتوانن لە سیاسەتی گشتیدا ڕاستەخۆ تاثیرگوزار بن بەڵام دەتوانن لە ئاستی سیاسەتی لۆکالدا کە پەیوەندی بە بڕیارەکانی خۆجێی هەیە وەکو هەریمە خۆشبژێویەکان و خزمەتگوزاریەکانی پەیوەندی بە هەریمە خۆشبژێویەکان کە ئەگەر پێویست زۆرتر دەکەمەوە و خزمەتگوزاریەکانی شارەوانیەکان ئەوان چۆن دەتوانن شوێندا نەربن. حەز دەکەم لێرەدا شتێکش ئاماژە حەز دەکەم لە سەری ڕابۆستین ئەوەی کە باست کرد ئێستا ئەنجومەنی شارەوانی هەیە لە هەموو دنیا لە سیستەمە دموکراسیەکاندا ئەمانە ژیانی ڕۆژانەی خەڵک بەڕێوە دەبن لە شاری گەورە و بچووک بەڵام ئێوە لێرە شتێکی دیکەتان هەیەەوە چەند جاریش بوو شەکەشم بۆ نایە بەڕاستی هەرێمە خۆش بژێویەکان ئەمە چییە؟ بەهۆی ئەوە کە وڵاتی فینلاند وڵاتی کە بەرفراوانە یعنی مەسەن یەک لە بەرینترین وڵاتانی ئوروپایە لە ڕووی پانەبەرینی جۆغرافیە پانای عەرزەوە زیاتر لە 300 شاری گەورە بچووک هەیە و ئەو لە لایەکی دیکەشەوە تەمەنی خەڵکەکە بەرەوسەر دەچێت ینی ڕادەی ئەو کەسانەی کە خانەنشین دەبن بەرەبەرە ڕوو لە زیادبووندەوە لەوانەیە بۆ ساڵی 2030 زیاتر لە 30% ئەو کۆمەڵگایە خانەنشین بن کابوو خزمەتگوزاریەکانی تا ئێستا کە لەلایەن شارەوانیەوە دەدرا یەک شارەوانی نەدەتوانی بارتەقای ئەو هەموو خەرجانە بێتەوە بۆیە تقریبا لە 3-4 دەوڵەتی ڕابردوودا دەستیان بە گۆڕینی سیستمی بەڕێبەری وڵاتیان کرد جاران بە شێوەی پارێزگایی بوون دوای گۆڕان هەتەنیا لە ئاسی شارەوانیەوەدات لە دەوڵەتی پێشوودا دوای 3 جار دەوڵەت لە ڕاستیدا لە دەوڵەتی پێشوودا ئەو کات کە بەڕێستە نەمەرین سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بوو یاسای هەریمە خۆشبژێویەکان کە بریتی بێت لە 18 هەریمی خۆشبژێوی جگە لە شاری هێلسنکی شاری هێلسین بە شارێکی جیاواز دەمێنێتەوە ئەوانە خزمەتگوزاریەکانی تەندروستی خزمەتگوزاریەکانی فریاگوزاری خزمەتگوزاریەکانی کۆمەڵاتی خزمەتگوزاریەکانی مناڵ پارێزان و خزمەتگوزاریەکانی دیکەی کە پەیوەندیان بە خۆشبژێوی کۆمەڵگا هەیە فریاکەوتن لە کاتی دیارەکەدا هەمووی ئەوانە لە یەک جێ کۆ بکرێتە بووە کە
بتوانن سرمایه‌کانی هاوبەشی شوێنەوانیەکان پێکەوە بەکو بڵێن چەند شوێنەوانی پێکەوە لە ئاست دەشارچەوەی هەرێمێکدا بتوانن سرمایه‌کانی خۆیان پێکەوە کۆ بکەنەوە بە ئەو خزمەتگوزارانە کە پەیوەندیان بە بۆی بینەر دەوڵەتی ڕفاه هەیە پێشکەشکەن. بۆ بینەر سادەی بکەینەوە شارەوانەکان خەریکی ژیانی ڕۆژانن منداڵەکەت چۆن دەخوێنێ نازانم جادەوبانت چۆن بێ ناو بازار چۆن جادەکان ڕێک و پێک بنوانە ئەمە وا دەکا خەڵک چۆن بەختەوەرتر بژیت و چۆن کێشەکانی کەمتر ببنەوە وایە تا ئێمە بوو نمونە یەک لە کێشەکان کێشەی مۆدە هۆشبەرەکانە کێشەی ئەو مناڵانەی کە پێویستیەوە بە هاوکاری هەیە یعنی ئەو مناڵانەی مەسەلەن بڵێن لە باری پەروەردەوە پێویستیان بە هاوکاری هەیە مناڵێک کە مەسەلەن پێویستی ببوونە وتار دەرمانی هەیە تراپی یا خزمەتگوزارەکانی تایبەت یا بە ساڵچوان هەمووی ئەوانە یەک شوێنەوانی ناتوانێت ئەنجام بدەن. سەراستی شاران پێکە کۆ هەرێمێکی خۆشبژێویان پێکەنەوە کە ئیمکاناتی هاوبەشیان هەیە ئەم دەرفەتە هاوبەشانە پێکەوە هیندێک بەوە هەم ئەمە بە یاسا مسودیار کراوە چونکە یاسای کە بەناوی یاسای هەرێمە خۆشبژێویەکان کە ئەم خزمەتگوزارانە دەداتن لە ساڵی 2019 بە هەڵەنەبم یەکەم هەڵبژاردن کرا 4 ساڵەمە بەربوون یەکەم هەڵبژاردننی هەرێمە خۆشبژێویەکان کرا و لەو کاتەوە ئەم یاسا خەریکی جێبەجێکردنە بەڵام لەوێش خەڵک زۆر بەشداری نەکرد من داتەکانم دیتووە بەشدارێکە زۆر بەرزدەی خەڵک لی تێنەگەیشتون پێیان گرنگ جاری بووان تازەیە جاری شتەکان زۆر بووان تازەیە لەبەرەکە بووان تازەیە شتەکە زۆر بەشێنی حتا مەسەرەن لە هەڵبژاردنەکانی پێشتر زۆر کەم بوون ئێستاش لە هەڵبژاردنەکانی هەرێمیدا ئەگەر ئێوە سەری ئامارەکان بکەن ژمارەی ئەو کەسانێک کە خۆیان بەربژێری کردووە بۆ شارەوانیەکان دوو هەندەی ژمارەی کەسانێکن کە سێ هەندەی چونکە چاکتر تێگەیشتون ئێستا لەبەرەوە شارەوانیەکان بۆ خەلکی ئاشنەوە بە نێستەی 100 ساڵ زیاترە لە فنلەند دەنگ دەدرێت شارەوانی هەڵدەبژێت دەبیستن خزمەتگوزارەکانی دیارە چونکە خزمەتی هەموو ڕۆژی خەل دەکات بەڵام خزمەتگوزاریەکانی دیکە کە جاران بەشێکی زۆر لەلایەن دەوڵەتەوە دەوە لە نێوان نەوەندەوەتەوە ئێستا یەک لەو شتانێکە هەیە بوونەمە جاران ئێمە لە فنلەندا دایرەی کار و بازرگانیمان هەبوو ئێستا خزمەتگوزاریەکانی کار و کارکردنە کە لە دەوڵەتەوە نەقلی شارەوانیەکان بووە و ئەمەش چونکە نەقلی شارەوانیەکان کراوە کەوابوو بڕیاردەرەکانی کە لە ئەنجومەنی شارەوانیەکان یان هەرێمە خۆشبژێویەکان شوێندانن لەسەرەوەکە شوێنێنی جێبەجێکردنیەوەنە زۆر باشە شەیداخان کە دەستمان پێکرد هەر لە سەرتاوە گوتت کورد زۆر یارمەتیم دەدەن لێرە پشتیوانیم دەکەن زۆر چاک ینی بەشدارن لەگەڵم ئەو چەند ساعتێک کە ماوە چی بکەن کوردی فینلەند دەتوانن چی ترت بۆ بکەن بۆی لە هێلسنکی سەرکەوی وڵا پرسیارەکە زۆر جوانە لە وڵا هەمووی ڕگانی پێشترم جوان نەبوون زۆر جوان بوون شۆخێکم ئەو کەسانە کە خەڵک ئەناسن لە هێلسینکیە زەنگیان بۆ بدەن نامایان بۆ بهێنێرن ئاگاداریان بکەن کە کەسێکی کوردێک کە زیرەکە لە چیت ئەزانێت دەرزی خوێندووە خۆی کاندید کردووە لەیرە ئەگەر پێشتان خۆشە ئینسان دەتوانن بێن لەگەڵمانە ئەمانە بڵاو بکەنەوە لە هێلسینکی ئەمە پرۆگرامی منە ئەو ڕسمەکەمە میرتان نەچی هاوپەیمانی نیشتیمانی ئەو بە فلەندیەکەی سەیرایە چونکە فلەندی زۆر سەختە بۆی بێژێتی ئەوە توانن بڵاو بکەنە بڵاوشمان کردو و زۆر کوردێک یارمەتی منیدا چونکە من خۆم حەزەکەم فرەتر فکری ئەو بکەمە کە چی ئەتوانم بکەم کە نەکو فکری ئەو بکەمە کە چی ناتوانم بکەم ینی چی غەڵەتە حەز ناکەم فۆکوسم لەوە بێ حەزم فۆکوسم لەوە بێ کە چی ئەتوانم بیکەم زۆر یارمەتیاندام ئەتوان زەنگ بدەن ئەتوان نامە بهێنێرن خۆیان گرنگترین چیت ئەوەسانێک کە دەنگ بدەن بەڕاستی من ڕاستی ینی سپاسی هەموو کەسێکەکەم کووە ئێستا تاکو ئێستا زەنگیان داوە نامای هەناردەوە من لە کەسێک لە بوو کوردێک با بێژمی کوردێک لە لۆندەنە وتی بەخوا من نەمزانی ئەوەی کەسێکی لە ڤاسا سۆشیال دموکرات کاکەریم حەبیبی زەنگیدا بۆدا وتی من حەزەکەم دەنگ بدەم بۆ تۆ لە ڤاسا وتی بەداخەوە تۆ ماڵت لە هێلسینکیانە ئادرست لە هێلسینکیە بەڵام کەسێکی شەیدا سۆهرابی ولا هێلسینکیە توان دەنگی بۆ بدەیت وتی منە ناسم باوکی ناسم و دعالێ ناسم و پێم خۆشە دەنگ بدەم ینی ڕاستی ئەوە شتێکی زۆر گرینگە بۆم زۆر شتێکی جوانە ئیسە من لەگەڵ شەهینی ئیشەکەین پێک و ڕسمەگرین حەزەکەم بێژمە کەسەکانی وانەوانە تورکووە کە دەنگ بدەنە شەهین نامەی بۆ بهێنێرن هێمە ڕاستی ئەشێ یەکگرتو ینی نەکو بە قسەکردن بەڵام بە ئەوەی کە چۆن ئیشەکەمانەکەین شایان خان چیت بۆ بکەن کوردی ئێرە پێشەم شتێک سپاسی شەیدەی دەکەم منیش بەڕاستی منەوەم زۆر جوانە چونکە کەم بینیمە لە شوێنێک کورد سیاست بکەن و
هەردووکیان بەربژێر من وێنە یەکتر بگرن بڵاوکەنەوە زانی شەڕڕایەوەی کە لە دوو حیزبی جیاوازیشین ئەمە کولتوری فنلندیشە ینی مە فێرە بێەوەی دیارە باشمان لەبیر بێ با وجودی کە ئێمە هەردووکمان لە دوو حیزبی جیاوازین ئەوە هەموو شتێک یەک شت کە ئێمە گرێدراو دەکات تا ڕۆزمان هاو بەشێک ئێمە ئێستا لێر قسەی پێ دەکەین واتە لە ئەساسدا بەرنامەی هەموو بربژێرەکان بۆیە کە خزمەتی زیاتر بە کۆمەلگاکە بکەن بە تایبەتیش ئێمە مانای کە باگرەوەندی وەکو بڵێن سیاسی و کۆمەڵایەتی کوردیمان هەیە خۆ هەندێک خاڵ ئێمە گرێدراوی یەک دەکا هەندێک شت هەیە کە بەڕاستی بۆ ئێمە وەکو پرسی زمان و پرسی کوردایەتی و پرسی نەتەوەیەتی خۆ ئێمە ئەو شتانە بارحاڵ بمانەوێ نەمانەوێ گرێدراوی یەکین بۆیە لەوانەیە بەرنامەی بەربژێری جا شەیدا مادام وای کردبامیش ئەکسەکەی خۆم نیشان دەمونی حەقی خۆمە ئیتر منیش لە تورک و بەربژێرم بە ژمارەی 201 لەسەر لیستی سوسیال دموکرات ئەوەی کە گرینگە بەڕاستی بەشداری بکەن من هەمیشە تەنها داوام لە کوردەکانەوەیە لەوانەیە تۆ بەرنامەی منت بەدڵ نەبێ کێشە نییە بەس بڕۆ بەشداری بکە و دەنگ بدە بە بەربژێرە کوردەکان هەرێمە نۆ بەربژێر هەم دەنگ بێکیان بەڵێ لە هەرێمی تورک و نۆ بەربژێری کورتانە ئەگەر بەرنامەی شێهێنت بەدڵنیە و کوشێن بە ژمارەی 201 بڕۆ کەسێکی دی هەڵبژێرە بەس مێهڵە مافەکەت بفەوتێ چۆن دەنگدان مافی هەر تاکێکە لە مافی خۆت ئیسفادە دۆستی کورد بێ ئەوش گرنگە چونکە دۆستی کوردیشمان با یەک شت لێرەدا ئیشارە پێ بکەم داوای لێ بردن ئێمە زۆر جار ڕوبەڕێ و مۆزوعە بووینەوە لە کاتی بانگەشەکردنەکانماندا بەداخەوە ئەو کووردا بەپێی و ئەزمونەی کە لە سیستمی جا بڵین لە سیستمی وڵاتی خۆی لە سیستمی ئەو شوێنەی کەلەی هاتووە وا هەز دەکا کە بەربژێرەکان ناتوان دەنجی ئەوان بن بۆیە من بەگوێی خۆم بیستمە دەڵە وڵات دەنگ نادەم من باوەڕم بە دەنگ و بەکو بڵین بەربژێر نییە وان نییە ینی بارحاڵ من پێم وایە ئەگەر تۆ باوەڕت بە کوردەکەش نییە دەنگی تۆ بێ ئێمە زۆر دۆستی کوردمان هەیە کە کاریان کردو بۆ کورد لە حیزبەکاندا پشگیری کوردەکەن کێشە نییە دەنگ بدە بەو کەسەی کە دۆستی کووردە بەڵام بچوون و دەنگ بدەن ئەوە بەلامەوە زۆر گرنگە جارێکی دیکەش 201 کاک وڵات 37 بەربژێر چەند ساعتی داهاتوو معلوم دەبێت چەند ئەمە دەڵێن کاژێر لە ڕوودا و لە کاژێرەکانی داهاتوو ڕوون دەبێتەوە کە چەندیان دەردەچن چەند دۆستیشمان دەردەچن پێشبینی چیە چی ڕوودەدا ئەم جارە کورد دەتوانن چەندیان دەرچن پێشتر بەوە دەست پێ بکەم کە بە بڕوای من دەنگدان تەنیا ماف نییە ئەرکێکی جوواکیە چۆنەمەی کورد لە هەندێک وڵاتی ئەوروپی سزاشی لەسەرەکە نەچی بەڵێ نەخ لێرە نییە لەسەر نییە بەڵام بە کورد کە چاو لە کۆمەلگای خۆمان دەکەین بۆمان شەرمەزاریە دوای هەڵبژاردن بڵێن ژمارەی بەشداری کورد لە ئاستەکی نزمدا بووە من پێم باشە لانێکم لە بەراورد لەگەڵ نەتەوەکانی ترکیە لە وڵاتە کۆچبەرنمە لە ئاستی بەرز دەبین بۆچی دەبێتن بەشدار نەبین ئەم شتانێکە لە شارەوانەکان لە هەرێمەکان بگاری لەسەر دەدرێت ڕاستە خۆ کارگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانەی خۆمان کەسانی شیاو لەوێ بن ئەوان باشتر دەتوان دەنگی مە بگەین لە لای ترەوە لە فینلاندش لە وڵاتانی ئەوروپایی بەگشتی حزبە تۆندراوەکان حزبەکان پێگەیان لە بەرزبووندای ئێمە گەڵ لە ماڵ دانشین بەشداری لە هەڵبژاردن نەکەین ڕاستەخۆ یارمەتی دەریەوانێ چون ئەوان جەماوەری خۆیان هەیە بەڵام ئێگەر بە قەولی فەڵاندی دەڵێن دەنگدارانی خەوتوو ئەوانێکە لە ماڵ دەخەون و بەشداری ناکەن ئیتر دەنگیان ناڕوت لەو کاتەدا حزبەکانی دژی کۆچبار کە سەرکەون کارگەریان لەسەر ژیانی بەتاکیمە هەیە لەسەر مەکتەبی منداڵەکان تێ لەسەر بەرزبوونی کرێخان و هەیە لەسەر جادەوبانە تێ لەسەر هەموو شتێکە لە هەرسینگستانەوە گەورەترین ڕۆژنامەی فینلاندیە لەوێ پانێلێک سازکرا بوو سەرۆک حزبەکان سەرۆکی حزبی پێرۆسوەماڵانێن لەوێ دەڵێت خزمەتگوزاری زۆر باشە من دەبێت هەموو خزمەتگوزاریەمان هەبێت بەڵام تەنیا بوو هاوڵاتیانی خۆمان من تو هاوڵاتی فینلاند دەبێت و خزمەتگوزاری هەردەگەر ئەگەر ئەو دەسەڵاتی لەسەری بیت وایە ڕاستە ئەیتر زۆر گرنگە بەشداری گرنگە دەنگ بدەن بە بەربژێرانی کورد دەنگ بدەن بە دۆستانی کورد مەستێکی باسی 37 بەربژێری کورد دەکەین لانی کەم 370 دۆستی کورد لە هەڵبژاردن هەیە ئەی بۆچی پشتگیریان نەکەن لەوێ جێگە و پێگیان هەبێت ئێمە کە بەردەوام باسیەوە دەکەین
لوبی کورد بەهێزکەن لوبی بە شتانە بەهێز دەبیت لەوانی کۆمادانشین و بە کوردی بنووسین بەڕاستی شانازیە بەڵام ئەگەر بتەوێت کاریگەری لەسەر سیاست هەم وڵاتە هەبیتن دەبیت کەسانی شیاو بنێری بووە و ناوەندانە کە دەنگی کورد بگەینن من دەمەوێت دووبارە دووپات دەکەمەوە کە بەشداری ئێمە لە هەڵبژاردنەکان زۆر گرنگە ئێمە کە باسی لوبی دەکەین لوبی بە بەشداری لە هەڵبژاردنەکان بە سازکردنی پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسەکانی فینلاندی دەکرێتن ئێمە کە لە هەڵبژاردندا 37 بەربژێری کوردمان هەیە دڵنیام کە دەهەندەیەوە دۆستانی کوردمان هەیە و کەسانێک کە دەیانەوێت کورد مافیا بیت لە وڵاتی خۆی دەیانەوێت کە ئەو کوردش بەکنەتەوەیەک کە مافی دیاریکردنی چارەنووس دەبی هەبیت و ئەوان پشگیری دەکەن بەتابەت دوای شەڕی داعش کە پێشمەرگە و شەڕبانانی کورد ڕۆڵێکی دیار و بەرپرچاویان هەبوو هەروە دوای شۆڕشی ژنجیان ئازادی کە بەڕاستی دەنگدانەوەی لە هەموو جیهاندا بوو کورد پێگایەکی زۆر بەرزی هەبوو ئەوەنە هەموو بوونەتە هۆیەوە کە بەڕەنگێک ئەرێنی چاو لە کورد بکرێت لە ناوەندەکان جێگا بە کورد دەدرێتن لایەنەکانی کوردی کە دەیانەوێت سادانی شوێنەکان بکەن دەرفەتیان پێ دەدرێت ئەوانە هەموو شتی باشن لەبەرەوەش بە بڕوای من زۆر پێویستە ئێمە لە هەڵبژاردنەکان چالاک بین دەنگ بە بەربژێری کورد و دۆستی کورد زۆر باشە شەی دەخەندێت شتێک بڵێ بەڵێ حەزەکەم بە کوردی و بە کورتی بێژمی ڕاستی من خۆم ئەو 2 ساڵ پێش خۆم کاندید کرد بۆ پارلەمانی فنلەند پێم ینی تازە بوو پێم کەمێ شۆک بوو بەڵام شۆکێکی باش بوو کە من خۆم ڕۆژێک لە ناوی وەساڕەیە لە هێلسینکیە چون بۆیە پرۆگرامی خۆم ئەوەی پرۆژەکەم ینی بڵاو بکەمەوە چەند کوردێک هاتم بۆ لام من برێکیانی هەر نەمناسی کێن پێم زۆر خۆش بوو چونکە وەک ئەزانین کۆژبەرەکان کوردەکان دەنگ فرە نادەن بەڵام ئەم کەسانە خۆیان هاتن نە ئەوەی کە هەر دەنگ بدەنە پێم بەڵام هاتن یارمەتیم پێ شاریشیان هەبوو کە کوردێک بەشێرە ینی باوەڕیان بە من بوو من پێم زۆر ینی سیر بوو بەڵام شێوەیەکی جوان بوو ینی من ئێستا باوەڕم هەست کە کوردەکان ئاگادارترێکن بۆ دەنگدانی ینی خۆیان کاندید دەکەن دەنگ ئەدەن کەمی بەڵام هەموو شتێک کە گرینگە وە کەمکەمی ڕۆتە پێشەوە بەڵام جوانە ڕۆتە پێشم باوەڕم پێیە زۆر باشە جا خەریکە کتێبخانە دادەخرێ بەرنامەکە ئێمەش گەیشتۆتە کۆتایی کوردی فینلەند بیرتان نەچێ دوای بینینی ئەم بەرنامەیە پێما بێ باشتر تێگەیشتن کە بۆچی گرنگە بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن کوردی دەرەوەی فینلەند هەر خزمێکتانەیە لە فینلەند مۆبایلەکانتان ئێستا هەڵگرن قسان لەگەڵ بکەن پێیان بڵێن دەرگدەن بە بەربژێرەکان لە کاژێرەکانی داهاتوودا زۆر لە بەربژێرانە ئەمە لێرە دەمێنینەوە تاکو بزانین ئەنجامەکان چیان لێدێ ئەو بەربژێرانە دەناسن لە ڕێڕووداوە لە هەر شارێک بوو تەلەفۆن بکەن کێتان لە هەر شارێکی فینلەندە تەلەفۆنی بۆ بکەن پشتیوانی لە بەربژێرە کوردەکان بکەن زۆر سپاسان دەکەم خانم شێدا سۆهرابی کاک مەجید حەقی خانم شەهینزادە ئەحمەد کاک وڵات نەهری هەروە خانم شنە ڕەزاوی زۆر بەخێر هاتن و بۆ ئێوەش کە لە ماڵۆن سپاس کە تاوکەستە لەگەڵمان بوون هێڵی گەرمی دیاسپۆرا دەبینن لەسەر شاشەیە پەیام بنێرن پێشنیار بنێن ڕخنەی زۆرمان لێ بگرن پەیامی دەنگی تێکست وەڵامتان دەدەینەوە و تافتەی داهاتوش لە هەر جێن بێ بەڵام